وتم بەس دەست بۆ ناموسم نەبن هەرچیەکەن بیکەن. ئەو هێزە کامە بوو کە تویان دەستگیر کرد؟ بۆ کەس لەقم سوکایەتی پێکردن تهدیدی شەرەف و ناموس بەتی حەمەڕەش تهدیدی ئەوەیان کردم کە دەست بۆ خێزانەکەم بەرن. چ ئامێرێکیان بەکاردەهێنا بەرامبەر بەتوو لە کاتی ئەشکەنجەدانەکە و هیچ بە دووری مەزانەدان پێدانانێکیش بڵاو بکاتەوە بڵێ ئەوەی کە باسەکرێ بەو شێوێ نییە من نەمەتوو. زانیاریت هەیە لەسەر ئەو چەکانی لەو شەوەدا بەکارهێنرا؟ ئەو کاتی کە وتیان هیچ کەس ئازاد نەدراوە من بە قەسەبان بخۆر. یانەوتی بە چ مادەیەک تویان دەستگیر کردووە؟ هۆکاری دەستگیرکردنەکەی چییە؟ ئاماژە بۆ کەن 38 کەسیان لەو هێزانەی بەرامبەر کوشتووە. ئەوەی بیستومە سەر و 200 کەس بریندار. لاهوری شێرزەنگی ئەشکەنجە دراوە؟ پێ ئەی بوو سلێمانی بەجێبێڵە پێ ئەی بوو ماڵەکەی خۆی چۆکە مردن و کوشتنی پێخۆشتر بوو. بۆچی سوور بوون لەسەرەوەی کە ئەم هەموو منداڵی خەڵک شەهید بێت؟ ئەو چۆ بۆ ئەوێ ماڵی کارلاهور وێرە. سڵاوتان لێ بێت و ئەم کاتتان باش. معلومی بەڕێستانە دوای ڕووداوەکانی لالەزار گوێبیستی دەیان چیرۆکی جیاواز و کاریگەر و ناخەژێن بووین لەسەر تەواوی ئەو ڕووداوانەی کە ڕوویانداوە. دوایین چیرۆکی ناخەژێن کە شەقامی کوردی هێنایە سەرهێڵ و کاردانەوەی جیاوازی دروست کرد ڕووداوی لە پیاوەتی خستن یاخود خەساندنی حەمەڕەش بوو. ئەم چیرۆکە و دەیان چیرۆکی تری کاریگەر لەو چیرۆکانن کە کاریگەری زۆریان لەسەر خەڵکی هەرێمی کوردستان دروست کردووە. من ئەمڕۆ بەڕێز هێمن هادی سوور یەکێک لە گیراوانی لالەزار چیرۆکی 49 ڕۆژمانەوەی خۆی لە زیندانەکانی ئاسایشی یەکێتی لە سلێمانی بۆ پایتەخت باسەکات باسی ئەو ئەشکەنجەدان و ئەو توندوتیژیانە دەکات کە دەرحەق ئەو ئەنجام دراون لە کاتێکدا وەکو خۆی باسی کرد کە ئەو بێسوچ و بێتاوان بووە. کاکێ من سڵاوت لێ بێ سپاس بۆ ئەم دەرفەتە. بەخێراتن سپاس دەکەم. تەندروستی چۆن ئێستا؟ ئێستا زۆر باشم بخوا بەزیاد. سپاس بخوا. کاکێ من دەمەوێت لەوە دەست پێ بکەم بەڕێستان یەکێک بوون لە گیراوانی لالەزار بۆچی دەستگیر کرای و لەکوێ دەستگیر کرایت؟ من لە بازگی مێرگەپان سلێمانی لە کاتی گەڕانەوەم لە مێرگەپانەوە بۆ سلێمانی دەستگیر کرام. هۆکاری دەستگیرکردنەکە مەگەڕێتەوە بۆ ئەوەی بەتەنگ یەکێک لە براکانمەوە هاوژین کە لە لالەزار بەبێ ئاگاداری من کە ئاگام لێ نەبوو ئەمە کەواڵێم ناکاتەوەی کە خۆم بێبەری کەم لە هەڵوێستەکەی شتێکی باشی کردووە کە بەتەنگ هاوڕێ و دۆستەکەیەوە چوو لەوێ بەرگری کردووە. لە دوای دەستگیرکردنی کاگلاهور توانین بەدەنگەوە بچم و دەرەتانێکی بۆ دەستە بەرکەم تا لێەوەی ئازاد بێ و نەکەوێتە چنگی هێزەکان. باش کاکێ من بۆ ئەوەی لە لای بینەران ڕۆم بێت ئەو برایت و کێ بوو چییە کرد لەوێ بۆچی چوو بوو بۆ ئەوێ ئەگەر وردەکاریەکەم بوو باز بکەیت؟ وەک عەرزم کردی و هاوژینی ناوە لە خۆم مناڵترە بە ساڵێک. ئەرکی چی بوو؟ ئەرکیکی هەواڵگری هەیە بۆ پلێ هەواڵگری هەیە. وای بە باش زانی بوو بە واجبی خۆشی زانی بوو کە بڕواتە ئەوێ لە دوای دروستبوونی ئەو دەنگوانی کە نیازێک هەیە بۆ هێرشکردنە سەر لالەزار هاوکار و هاوڕێ بێ لەگەڵ کاگلاهور و براکانی و هاوڕەکانی تری کە لە لالەزارن. باش هەندێک زانیاریم هەیە دەمەوێت ئەو زانیاریانە پشتڕاست بکەمەوە. کاک هاوژینی برات بە مەبەستی سەردانیکردن لەوێ بوو یاخود بۆ وەکو خۆت باست کرد ئەو دەنگوانەی کە هەبوون چوو بۆ ئەوەی بۆ ئەوەی ئامادە باشیەک هەبێت لەوێ؟ لە ئەساسا مۆزوعەکە سەردانە تۆ کە بچیتە هەر شوێنێک وەر شتێکی لێ بکەوێتەوە ئەوە مەجبوری شانی بێتە بەر. بەڵێ سەردانی کاگلاهوری کردهبوو بەڵام دەنگۆی ئەوە هەبوو کە هێرشەکرێتە سەری. کاگلاهوریش بەڵێ پێم وایە تووشی بێئومێدی بوو لەوەی کە هێزە ئەمنیەکان لەو ناوایە هێزەکانی پەیوەندیدار بە پاراستنی سەر و سامان و ئاسایشی خەڵک بەدەنگ داواکاریەکانیانەوە بچن ئەگەر لیان بقەومێ وەک ئەوەی کە لیان قەومە و بۆ چوونەکەی لە شوێنی خۆی بوو هەر تەنها ئەوانە بەفریایە و هاتن کە لە ژوورەوە لەگەڵی بوون لە ناو سنووری لالەزار. لالەزار باش کاکێ من بێمەوە سەر بابەتی دەستگیرکردنەکەی بەڕێستان کێ توی دەستگیر کرد بە دیاریکراوی ئەو هێزە کامە بوو کە تویان دەستگیر کرد؟ من دوو جۆر هێزم بینی
میوانی کاک مەلا بەختیار بووم کە هاتمە سەر جادەکە لە ماڵی کاک مەلا بەختیار بۆ جادەی سەرشی مێرگەپان سلێمانی 4 ئۆتۆمبیلم بینی کە هێزێکی ئەمنی نەبوون، هێزی هەواڵگری بوون لەگەڵما هاتن لە دوامەوە دواتر پێشم کەوتن لە سایتەرەکەش لە بازگەکەش هێزێکی ترم بێ جگە لەمان جۆرێکی تر لە هێزم بینی بە هەردوو لایەن چواردەوریان گرتم و ئابلۆقیاندام کە من لە سارێکی مەلا بەختیارە بە میوانی لێ بووم دایان گرتم و قەل لەوێ چاویان بەستەوە و قۆڵیان بەستمەوە و کردیانمە سارێک و بەرەو شوێنی لە کۆڵینەوەیان بردم. باش پێشتر ئاگادار نەکرا بوویەوە ینی بە جۆرێک لە جۆرەکان ئاگاداری ئەوە بوو بیت کە ئامادەکاری کراوە بۆ ئەوەی تۆ دەستگیر بکرێت؟ ئاگادار نەکرابووم بەس هەستم ئەکرد ئەگیرم. چۆن؟ بۆچی مەز؟ لە نیەت و لە بیرکردنەوە و لە قوڵایی سیاست و ئیدارەیانی وڵاتیان باش تێگەیشتم. ئەمزانی مەوزوعی دەستگیرکردنی من پێوەستە بکاتەوە وە ڕەشبگیری ئەکەن لەبەرەوەی هەڵسەنگاندنم کردبوو بۆ ئەوەی کە ئەوان بەوە تێر نابن ئەوەی کە لە لالەزار دەستگیریان کردووە حەزی فاشیستیان تێر بکە. ئەو حەزە فاشستیە بۆ چەند کەسەی کە لەوەیە کوشتیان و برینداریان کرد و دەستگیریان کرد بەوە تێر نابوو. ئەمزانی ڕەشبگیریە لە ڕێیە حسابی ئەوم کردبوو هەوێم لەگەڵ خۆم هەڵ نەگرتبوو کارژمێرم لەگەڵ خۆم هەڵ نەگرتبوو. بەڵام وەک شتێک بڵێ لەو کاتەیە پێم عیب بوو و پێشم باش نەبوو خۆم گورگە بکەم لەبەروی هیچم لەسەر نەبوو. ینی هەرچۆنێک بوو ئەمیست مجازەفێ بکەم بۆ ئەو پاکتاوە حسابەی کە ئەیانویست لەگەڵم بکەن. ماوەیەکی زۆر بوو هەستم بەوە کرد کە بە دووادا چوون ئەەکەن بۆ خودی خۆم و بۆ لەژێر چاودێریە. ئەتزانی کە لە ژێر چاودێری؟ بەڵێ. باش کاتێک گەیشتیتە بازگەکە چیان پێوتیوی و شێوازی دەستگیرکردنەکە چۆن چۆنی بوو؟ کە گەیشت بم بازگەکە بە ڕێزێک هاتە پێشەوە جۆرێک لە چەکەکانی لە ملی ئاڵانە بوو جلەکانی نیمچە مەدەنی بوو ینی سەربازی تەواو نەبوو نیمچە سەربازی بوو نیمچە مەدەنی بوو تێکەڵەیەک لەوە گوێم لێ بووتی ئەمەیە بەستی لە سیارەکە بوو وتیان بەڵەو کێشای بە پێشی سیارەکەوتی داوەزن لە ڕێگی سیارەکەەوە تویان ناسیەوە یان لە ڕێگی وتیان ناسی سارەکە دەستنیشان کرا بوو کەم نیتیان باش کە بردیان مەژورەوە بۆ لە ناو بازگەکە لە ناو شوێنی بەڕێوەبرنی بازگەکە پێم وایە بۆ شوێنەوەنی بۆی کە نەزانن بە چ هۆکارێک من دەستگیر کرام کە تا ڕادێکی باشە زانم بۆ دەستگیر کرامێنی دەتوانم بڵێم کێ هەواڵدەری بابەتەکە چکە لە ڕێ هەواڵدانەوە بابەتەکە بۆ شوێنەوەنی تا شوێنی ئەو کەسە ون بکەن مۆبایلێکیان پیشان ناوتیان ئەم ڕسمە تۆی ڕسمەکە کەسێنم کە ڕسمی منە لە کاتی بە خاکسپارنی فاتمەخانی خێزانی خاڵە شێرزنجی وتم بەڵێ منم وتیان خۆیەتی هۆستە سەر پێ و مۆبایلەکەیان لێ وەرەگرتم دەستیان بەستمەوە و چاویان بەستم و بڕیان کرد لەوێ مامەڵی توندت بەرامبەر کرایان بە شوێکی ئاسایی گوازرایتەوە بەڵام لە ناو سیارەکە وردە وردە دەستی پێ کرد باش ئەوەی کە وەکو خۆت باست کرد دەستگیر کرای لەوێ بۆ کوێیان گواستیەوە بردیانیت بوو کام زیندان بۆ شوێنی لێکۆڵینەوەی جیهەتێکی ئەمنی نەکەوەگری باش لەوێ کەسی تری لێ بوو لە گیرەوانی لالەزار ئەو کاتی کە من گەشتم پێم وا بۆ هەر خەوتە بوون چکە درنگانێکی شەو من گەشتم دەوروبەری ساعت 11 بۆ 12 شەو بوو لە دەرگایاندا بۆ شوێنی لێکۆڵینەوە نەک بۆ گرتوخانە ڕاستەوخۆ بۆ شوێنی لێکۆڵینەوە کە پردیانم لەوێ بەو پەڕی بێڕێزی و بێئەزمموی و دۆر لە ئەتێکی مامەڵە و ڕەوشتی جوان پێشوازیان نەکردم دەست بەجێ بەبێ هیچ پرسیار و لێکۆڵینەوەیەک ڕاستەوخۆ ئەشکەنجە و ئیهانەکردن و لێدان دەستی پێکرد باش ئەو هێزەی کە تویان گواستەوە کام هێز بوو ئەوەی کە منی گواستەوە هێزێکی ئەمنی بوو هێزە هەواڵگریەکە پێم وایە بۆ ئەوە دانرابوو لە سەجادی مێرگەپان بۆی کە ئەگەر بەرەو هەولێر یا بەرەو شوێنێکی کە بڕۆم ئەوان دەستگیرم کرد
باش دێمە سەر ئەوەی جۆری ئەو ئەشکەنجەدانانەی کە بەرامبەر بەڕێستان کراون ئەشکەنجەکان چی بوون زیاتر چ ئامێرێکیان بەکاردەهێنا بەرامبەر بەتوو لە کاتی ئەشکەنجەدانەکە بۆری بەکاریانە هێنا بۆ لێدانی بنی پێم و پشتی پێشم کارەبا بۆریەکە بوو کارەبای پێوە بوو کە لە بچیان بەکاریانە بۆی کە زەخر لە چم و پەلم بکەن و ئاساوارەکانی تایاسە پێوی دیارە و ڕاست و چەپیان پێ کردم بە کە لە بچەکە و لەسەر دەم منیان خستە بوو بە هەموو هێز و توانیان ئەنیست شانم لە شوێنی خۆی بجوڵێنن بۆی کە لە هۆش خۆم چم و ئازارم زۆر بێ زەختکردن لە ناوسکم بۆکس لەقا سوکایەتی پێکردن تهدیدی شەرەف و نامۆس قسەی ناشرین و نەشیا و تهدیدی شەرەف و ناموسیش لێکرا بەڵێ لە پێناو چی لە پێناوکردنەوەی کۆدی مۆبایلەکەم و پێدانی کۆدی مۆبایلەکەم و هیچی تر بۆچی ئەو مۆبایلە چی تێدا بوو بوون نمونە ئەوەندە ئیلحاح بکرێت لەسەرەوەی کە پاسوەردی مۆبایلەکە دەبێ پێم بدەیت من نازانم ئەو ئەویست چی لە کۆدی مۆبایلەکەی من وەک سوود ببینێ لە کاتی پێدان و دەرەنجام ڕێنکردنەوەی مۆبایلەکەم ئەوە بێ خۆی جوابێەوە باتەوە ئەوانی کە بۆ شێوەیە مامەڵیان کرد ئەوان نەزانن بە نیازی چی بن و بە دوای چی هاچوون بەڵام وەک خۆم هیچ مافێک نایم بە کەس کۆدی مۆبایلەکەم ئەگەر نەمەوێت لێم وەربگرێت من کە بە مافێکی سادەی کەسی خۆم بزانم و بە مناڵەکانی خۆم و بە کەسە نزیەکانی خۆمی نێم بەوانی بۆ بم ئەوان نزیکتر و دڵسۆزتر و ئازیزترن لە جەرگ و مناڵ و دەوروبەر و دڵسۆزەکانی خۆم لە کۆتاییشە پاسوەردەکەت پێدانیان نەخێر باش اینجا شتێکت بۆ باس کردم وتت کاتێک کە سەرەتا داوایان کرد کە پاسوەردی مۆبایلەکەت پێیان بدەیت کە ئامادە نەبووی جۆرێک لە مامەڵەکردن یان لەگەڵ کردی کە ئازاری جەستەی زۆریان پێگەیاندی ئەگەر ئەوە بوو باز بکەیت سوپاس دەکەم چۆنی بوو هەر لە سەرەتا لەگەڵ ئەو بەریەکەوتنی کە من خۆم لێ پاراست ینی بەریەکەوتنێک هەیە لەوێ دروستە بێ لە بینی هەر کەسێک کە دەستگیرەکرێ و ئەو کەسێک کە لێ کۆڵینەوەکە لە وشەی نایزانم نایکەم بە قسە ناکەم هەر جۆرە نەفیەک لە وشە بەکاربێنی بەرامبەریان و ئەوانی پێ ئیستیفزاز ببن لێرە بە یەکدادان ڕۆیە ئەو بەو پەڕی دەسەڵات و بەهێزی منیش بەو پەڕی بێدەسەڵات و بەهێزی ئەو بەو پەڕی بێ ئەزمموی خۆی مامەڵەکە منیش بەو پەڕی ئیرادە و غیرەتی خۆم لێرا بێ غیرات و ئیرادە لەگەڵ دەسەڵات جاکەیتەوە ئەگەر غیرەت و ئیرادەم لەوان بەێستر نەبووە هەڵبەت کۆدی مۆبایلەکەمەیە لەوان بەهێزتر بووی زۆر ئەیشکاوم ئەوەی لە منداوە کردو منی نەمداوەتێ پێت نەدا نا لەبەرەوەی هەموو غیرەت و عیزەتی خۆم لە پاراستنی ئەو کۆدی مۆبایلەیە کۆت کردەوە قەتیسمە هێشتەوە بۆ ئەوەی بتوانم لەوێایە بەرگری بکەم بە گژنا عەدالەتی و ڕفتارە نەشیاوەکانیانە بچمەوە باش بەهۆی ئەو هەموو هێرش و ئەو هەموو لێدان و وەکو خودت باسەکەی ئەشکەنجەدانەی کە بەرامبەرت کرا دۆخی تەندروستی چۆن بوو ئەو کاتە زۆر خراپ بوو زۆر خراپ وام لێ هات بێ مۆبایلەکە نەمەتوانی لە شوێنی خۆم ڕاست بمەوە بە باوەش و بە کورسی و بە نەقالە و بە کۆڵ هەر خۆیان بۆ کاتی لێکۆڵینەوە لە دوای لێدان بە کۆڵ و بە عەرەبانە و بە نەقالە و بە باوەشانێ نامۆیان بردم توانایەوەم نەماوە نەمەتوانین ڕاست بوو قاچم شکا بوو قاچی ڕاستیشم قاچی چەپم بڵێن شکا بوو قاچی ڕاستم هەر ئەوە بوو نەشکا بوو ئەگینا ئەتوان چەند سانتیمێک بنی پێم و پشتی پێم ئاوسا بوو چۆ بۆریەکان هەر لە بنی پێم نایە لە پشتی پێشم بۆریان بەکاریانە تا بۆ هۆی شکاندنی ئەنجا تێکچوونی وەزعی ناوسکم و خۆم وەکو پێشتریش باسم کردووە کێشەی فتقم هەبوو فتقم زۆر ئازێتی گەیشت ئێرم ئازێتی گەیشت دەرچوو ئێرم درزێکی هەبوو دانێکم شکا
کریستاڵەکانی ژە مازێتی گەیشت، پێڵووی چاو مازێتی گەیشت، گورچیلەکانە مازێتیان گەیشت. باش دەمەوێت پرسیاری ئەوە بکەم پێش ئەوەی بابەتی پاسوەردەکە بێتە ینی بەرباس و داوات لێ بکرێ، ینی پێیانەوەتی بە چ مادەیەک تویان دەستگیر کردووە، هۆکاری دەستگیرکردنەکەی چییە؟ پێیان وتم ئەو کاتە لە کەلێم پرسین وتی ئەمە مادەی 2 تیرۆر تۆ دەستگیرکراوی. مادەی 2 تیرۆر؟ بەڵێ. دواتر لە زمانی لێکۆڵەری دات نەک دادوەر، چکە من دادوەرم نەدی لە کاتی لێکۆڵینەوە، لە کاتی ئازادکردن، لە کاتی دەستگیرکردن دادوەرم نەدی، بەڵام لێکۆڵی لەدات پێوتم کە من بە مادەی 273 دەستگیرکراوم. لەو مادەیە من بێتاوانم ئەگەر هاوکاری براکەم بکەم حتا ئەگەر محکوم بێ، نەک گومان لێکراو یا تۆمەتبار بێ. باش کاکێ من زانیاری ئەوم لەلایە کە لە بەرامبەر ئەو پاسوەردەی کە بڕیار ببوویانی بکەیتەوە هەڕەشەی زۆر جددی لەسەر تەنانەت خێزان و کەسوکاریشت هەبووە. ئەمە تا چەند ڕاستە؟ هەڕەشەکان چۆن بوون؟ هەرەو شەو لە کاتی لەدانەکە پیانوتم وتیان ئەگەر پاسوەردەکەن نەکەیتەوە تەدیدی ناموسی شخصی خۆمیان کرد و دوای ئەوە وت تەدیدی ئەوەیان کردم کە دەست بۆ خێزانەکەم برن و بیانیان. لەو کاتەیە لە وەزعێتێکا بووم زۆر زەلیل بوو وەزعێتەکەی من، ینی پڕ بوو لە زەلیلی و لە بێدەسەڵاتی، بەڵام خاڵێکی زۆر بەهێز بوو لە هەمان کاتا. لەسەر دەم کەوت بووم، قۆڵم ڕاست و چەپ کە لە بچە کرابوو، قاچم بەرز کرابەوە بە بۆریلیانەیە، یەکێک لەسەر پشتم بوو، سرم بەلای چەپا لەسەر ئەرزەکە بوو. لەوێ حسابی خۆم کردوتم ئەگەر بزانم دەست ئەبەن بوو ئەو جۆرە مامەڵانەی کە منیان پێ ترسان لەو کاتەیە، وەزعێتی سرم وا بوو کە بتوانم دووسێ جا سرم کێشم بە ئەرزەکە هەرواشم بڕیارا بوو کە بەهۆی ئەوە خۆم بکوژم. ئەلەوێایە خی گەورە قەدەرەکەی وا ڕەخسانە بوو کە سرم لەسەر ئەرزەکە بوو، ئەو مای هێز بوو بووم وەک چارەسەرێکم بینی. ئامادە نەبووم لەو کاتەش خۆم تەسلیم کەم کۆدەکەیان بمێ. ئامادە بووی کۆتایی بە ژیانی خۆت بێنی؟ ئامادە بووم، بەڵام ملکە چیوان نەبیت. ئامادە بووم. پاش دووسێ هەفتەی تری جاریش کە پیان وتم ئێمە تەسلیمی جهەتێکی تر دەکەین بۆ لێکۆڵینەوە، ئەوانیش دەست بۆ هەموو شتێک ئەبەن هەتا ناچارت بکەن کۆدی مۆبایلەکەت لێوەربگرن. وتم بەس دەست بۆ ناموسم نەبن، هەرچیەکەکەن بیکەن. وتیان ئیتر پێتەڵێن بەخوا دەست بۆ مشتێکە بن. ئەمە ڕۆژی چوارشەمە بوو. باش لەسەریان وەستام تا ڕۆژی شەمە یا ڕۆژی یەکشەمە موعیدمان بوو، ئاخر موعیدی من بوو، دوام مۆڵەت بوو بۆ ئەوەی کە کۆدەکەیان بەمێگەرنا هەڕەشەکانی خۆیان جێبەجێ بکەن. مانم گرت، 8 ژەم مانم گرت تا کۆمەڵێک پیاوی بەڕێز ڕاست خواردن گرت. بڵێ باش ئاوم ئەخوارد بەس نانم ناخوارد. کۆمەڵی پیاوی بەڕێز هاتن داوای لێبوردنیان کرد و وتیان ئەوەی ڕووی داوەیتر لێ ئێستا بە دواوە تۆ هیچ فشارێکی دەرونی و جەستەی لەسەر نابێ و داوای لێبوردنەکەین و ناوی ئەو کەسانەشمان بەرێ ئەگەر ئەزانی کە تویان نازێت داوە. من هەمویانە ناسم. جا ئەگەر جەنابەت پرسیار بۆ ئەوواکەی کێن و ئایا ڕێکاری یاسایی هیرەتە بەریانیان نا، ئەو بەڕێزە داوای لێکردم کە ناوەکانی بەمێ بۆی ڕێکاری یاسایی بگرێتە بەرەقیان. بەوانم وتو بە جەنابیشە دەڵێم. ئەو ڕۆژەی کە بریتی بوو لە دووەم ڕۆژی دەستگیرکردنم لە ناو ژووری تاکە کەسی بووم. بڕام پێ بکە لەو ژوورە تاکە کەسیە لە شوێنی خەوتنەکەم بۆ ئەدەبخانەکە کە چەند مەتریکە؟ چەند سانتیمێکتەوە 6-7 سانتیم دووری لە شوێنی سرم هەتا شوێنی ئەدەبخانەکە 6-7 سانتیمە، چکە هەر لە هەمان ژوورە ئەدەبخانەکە لە پشتی شوێنی خەوتنەکەم.
ئەو مەسافێ لە بەری کە بەرزیکی تیابوو بە 10 دقە چارێکێکم بڕی ئاوا بوو دۆخی تەندروستی دۆخی تەندروستی ماوە ئەو کەسانەی کە باست کرد کە هات نەژوورەوە لەو کاتەیە بۆ ئەوەی کە ئەوەندەمان دوو نەبم ئاوی ئافتابەکە کە پێڵەن مەسینە ئەلەوێ ئاوم بەکارێنە بۆ خواردنەوەچکە توانم نەبوو نەوێم و بچم ناچار لە ناو ئەدەبخانەکە دانیشتە بوو بۆی ئەوە نەیەمونە ڕووم ئەوەت بەکاردێنە بۆ خواردنەوە بەڵێ هات نەژوورەوە مۆبایلەکانیشیان پێ بوو مۆبایلەکانی خۆت بەڵێ باشە هاتن وتیان یەکێک سەلامێکی کرد و لام و دانیشت بە سەلامەکەی بەبێ دەنگ هەر تەنها دەستی بەرز کردەوە ئەوانەی کەش هات نەژوورەوە سەلامیان کرد بە دەنگەوە بە خێراتنم کردن ئەمەی لای دەستی ڕاستم یەکەم کەس کە هاتە ژوورەوە کە وەڵامی بە خێراتنەکەی دامەوە دەنگم ناسیەوە ئەوە بوو کە قسەی ناشرین و نەشیاوی پێوتم باشە وتم بیرتە من کە هاتمە ژوورەوە بە تۆم وتم چۆنم لێم بن بەس ئیهانم مەکەن و قسەم پێ مەڵن جنێوم پێمێن ئەو هەموو جنێو بە من بۆ یاوتی من وتم بەڵێ تۆ دەنگ دەناسمەوە وتی من نەبووم وتم جا تۆ لێرە خۆ نەکەی بە ساحیبی قسەی خۆ چی پێ بڵێم جەم بوو بە ڕێزەی کە لە ئاسایشی شۆڕاست پێرا بوو بێ لێ کۆڵینەوە لەو بابەتە بکە بە جەنابیش دەڵێم باش لەو بێدەسەڵاتی ئەمە لەو بێکەسیە بەو هەموو ئازارە بەو تێکشکاویە جەستەییە بۆ بێ هەواڵیە لە ژووری تاکە کەسیە منێکی زیندان لە زاڵمێکی وا بپرسم بۆ ئەم قسانت پێوتم نەوێرێ خۆی بکات بە ساحیبی قسەکەی خۆی ئەمە لەو ئاستەیە مشکاتی لێ بکەم یاقینە لە دڵ هەڵگرم بەرامبەری لە واستای نایبینی ناخێ ناوانە کۆمەڵی ڕۆبۆتن پیانەوەترێ احترام بگرن احترامە دەگرن پیانەوەترێ بۆستن نەوەستن پیانەوەتری احترام مەگرن احترام ناگرن ڕۆبۆتن ئەگەر لە نزیکەوە یا لە چاوێکی کامێراوە ئەوە ببینی کە بەرامبەر بە من کرا باشترین صفات بۆ ئەوەی تەواو لە هەستی مرۆڤایەتی دایان نەبچڕم و قسەی نەشاویان دەرحەق بەکارنێنم ئەوەندە باشە پیام بڵێم ڕۆبۆتن باش کاکێ من پێم خۆشە باسی ئەوە بکەم کاگلاهور شێخ زەنگی ئەوش بە هەمان شێوەی ئەم گیراوانەی لالەزار ئەشکەنجە دراوە سوپاس بۆ خۆ ئەشکەنجە نەدراوە ئەشکەنجە نەدراوە نەشکر چۆن ئەوەی من بزانم ئەشکەنجە نەدراوە بەڵام سەرەتا لە کاتی دەستگیرکردنەکەی لەسەرەوەی هەندێک گوتەی نەشیاویان بەکارهێنابوو باشە بە دەستی خۆی بەرگری کردهبوو شەڕێک لە نێوان ئەو هێزە و کاکلاهورە بە دەست دوای ئەوەی کە دەستگیر کرابوو پێشەوەی بێتە خوارەوە لە کامێراکان دەرکرا بەڵێ لەو ژووری کە تیا دەستگیر کرا لەوێ ڕوبەڕووبوونەوە هەبووە ڕوبەڕووبوونەوە دەستا بۆ بەدەست باش اینجا نامەوێت ئەو بابەتم بیر بچێتەوە هیچ کەسێک لە گیرەوانی لالەزار لەوێ هەبوون ئەو شوێنێک کە خۆت باست کرد ئەشکەنجە دەدرایت لە نێو زیندانەکە لەوێ بە تەنها لێ کۆڵینەوەم لێکراوە دوایش بۆ زیندانی تاکە کەسی زیندانی تاکە کەسی بوویت و ژووری ڕقەمیەک بڵێ باش ژووری ژمارەیەک بە زیندانی تاکە کەسی باش ماوەی 49 ڕۆژ لەوێ مایتەوە لەو ژوورە لە زیندانەکە بەگشتی لە زیندان و لە خەستەخانە و لە بە تاکە کەسی و بە هۆڵی زیندان 49 ڕۆژ بڵێ باش لەم 49 ڕۆژە هەڵبەت ئەوەی بەسەرت هاتووە وەکو لە زاری خۆتەوەی گوێبیستی دەبین هەمووی تراژیدی و ناخۆشە کام شتیانت هەرگیز لە بیلایەن ناچێتن قسەیەکە ڕەفتارێکە بابەتێکە چۆن بەخوا هیچیانم لە یاد ناچێت لە ئەلفێکی هەتا بێسترین زەبری هەتا تاڵترین و ناشترین گفتار و ڕەفتاریان ئادەمیزاد پێکاتوە لە گفتار و لە ڕەفتار ئەوان بە هیچیان ئەکادیمی و ئەزموندار نەبوون لە مامەڵەکردن لەگەڵما لەو قۆناغا ئیتر بۆ لە بیرم چێ باش
بەردەوام دوای دەستگیرکرانی کاگلاهور و گیرەوانی لالەزار دەستەی مافی مرۆڤ هەوڵی دەدا کە لێرە و لەوێ چەند جارێک سەردانیان بکات ئەو کەسانە لە دۆخی تەندروستیان بپێچێتەوە. بەردەوام ئەوشی دەگو کە هەڕەشیان لێ نەکراوە یان بڵین ئەشکەنجە نەدراون. ئەمە تا چەند ڕاستە؟ قسەی ئێوە لەسەر ئەم بابەتە نمونەیەکم پێشتر باس کردو ئازی جەنابیشە دەکەم. باش. نمونەکە لەسەر خۆم بوو. تەمەن لە هەموو قاعەیەک ژووری تاکە کەسینە قاعەکان تەلەڤیزۆنێک لە بەرزی هەڵواسراوە لە پشتی شیش بەندێکەوە. یەکێک لەو بەڕێزانەی کە بەناوی دەستەی پاراستنی یا دەستەی مافی دەق لە بەرم لێناوە کە بم بۆرە باسی لەوە کرد کە کەس لەوێ ئازار نەدراوە ئەشکەنجە نەدراوە ڕێزیشانەگیرێ. بەڵام لە کۆتایی قسەکەوتی ئەوەی کە ئێمە دیومانە پێم وایە ئاماژەی بە 35 کەس کرد. کتومەت لەو دەقەی ئەو برادرە ئەو لێدوانەی ئەیە لە تەلەڤیزۆن من لەسەر تەختی پشکەوتە بووم توانای جوڵم نەبوو کاک سەدیقی سۆفی مەجی بە قەسەب لە پەرداخێکەوە ئاوێکە بدەن. ئەمە دۆخی تەندروستی تو بوو لەو کاتەی ئەوان دەیانوت نەمەتوانی ڕازمەوە لەو کاتێ. باش. کاکی من تۆ پەیوەندیت لەگەڵ کاگلاهورە چۆن بوو؟ هاوڕێ و برا. هاوڕێ برا. بە شانازیەوە. قسەت لەگەڵی کرد لەو سەر و بەندی دروستبوونی ئەو کێشە و بەردەوام تەنها ئەو ڕۆژە جوابی نەدامەوە. وەڵامی نەدایتەوە ئەو ڕۆژە؟ لەگەڵ دروستبوونی ئاڵۆزیەکان نەخێر. باشە. وەڵامی نایەوە. ڕۆژێ پێش ئەوە و پێشتریش لەزاری کاک مەلا بەختیارەوە جۆرێک لە ئاگادارکردنەوە و جۆرێک لە شیکردنەوەی بابەتەکانم خستە بەردەمی. کاک مەلا بەختیار ڕای وا بوو کە هێرشێک ڕوئەیە خوێندنەوەی بۆ بابەتەکەەوە. ئەو پێی وا بوو کە هێرش دەکرێتم بۆ سەر لالەزار. پێی وا بوو بەرمەمنای ئەو هەڵسو کەوت و ڕفتارانەی کە یان کرد لە شێوازی پاسەوانیکردن و جوڵەیان و هێنان و جوڵە پێکردنی هێزەکان و کۆبوونەوەکان ئەو وتانەی کە لە کۆبوونەوەکان باسەکرێت پێشبینی ئەوەیە کرد کە کارەساتی ڕوەیە بەر نابەرامبەری هێز و دەسەڵات پێشنیاری ئەوەی بۆ کاگلاهور کرد کە سلێمانی بەجێبێڵێ بۆ ئەوەی کە ڕووی یا ڕوونەدا ئەم کاگلاهور پێی شەرم بوو پێی ئەی بوو پێی ئەی بوو سلێمانی بەجێبێڵێ پێی ئەی بوو ماڵەکەی خۆی چۆڵکە مردن و کوشتنی پێخۆشتر بوو جایتر کە نەکوژرا مەخوانی کوشت و ئەیگی ناوە گوڵی تۆ بوو دەبابێ و درۆنە و دۆشکێ و ئسپیجیناینە و قەناسە و هەموو ئەم جۆرە بابەتانە لە چەک بەکارات و باجەر و هەمەر ئەگەر بەرنەکەوێ مانای ئەوە نییە هێرش بەر نەیویستوە بیکوژێ خوا نەویستوە ئەوان کوشتیان خوا نەیکوشت. باش. زانیاریت هەیە لەسەر ئەو چەکانی لەو شەوەدا بەکارهێنران بە پێی ئەو زانیارانە کە من هەماڵێن دەستکاری جۆری چەکەکان و ئەو فیشەکانە کراوە کە لەوێ بەکار هاتوو لێرە و نەعەدالەتیەکە و نامرۆڤانە بیرکردنەوەکە و هەنگاو هەڵگرتن بەرەو ئەو خوێنڕشتنە چەکەرەکە لەبەرەوەی دەوروبەرەکەی کاگلاهور ناتوانم پۆلێنی کەم لە کام بازنە بەڵام اختراق کرابوون و زانیاریان بە دەرەوە گەیاندەبوو لە ژمارەی ئەو چەکدارانەی کە لەوێن و لە جۆری چەکەکان. جەناب دوا سەیری بابەتەکە بکە ئەوەی لە ئەنجامی لێکۆڵینەوە دەرکەوتە بێ تەقەی کردووە بەرگری کردووە بەرنەبووە دوو کەس شەهید بوون چەند کەسێک ڕزگار بوون دەرباز بوون لەوێ 22 کەسیش لەوێ ماونەتەوە. کاگلاهور بۆ خۆی نەیویستوە تەقە بکرێت چەند جارێک هێرشەکانیشی بڵین بەرگری ڕاگرتو نەک هێرش تەقەمەکەن بەشکم ئەوان بەخوا نەپشنەوە بۆستن بەڵام ئەوان ئەو هەلەوەکو هەلێک قۆستویانەتەوە شوێنیان بە بەرگریکارەکان چۆڵ کردهبوو. باش.
کاکاوژینی برات قسم لەگەڵی کردوتی کاک لاهور دوو جار ئێمە ڕاگرتووە و توێتی تەقەمەکەن بە منداڵی خەڵک نەکوژێت جگەل لە هاوژین خەڵکی کەش پێی وتم کاک لاهور بایێتەوە بۆچی نەوەستا گیان بۆچی نەوەستان بۆچی سوور بوون لەسەرەوەی کە ئەم هەموو منداڵی خەڵک شەهید بێت ئەو نەچۆ بۆ ئەوێ کاک لاهور دەستگیرکە ئەو چۆ بۆ ئەوێ ماڵی کاک لاهور وێران بکە چۆ بۆ ئەوێ خانۆکان بەسەر سەریا بڕوخێنێ بۆچی دەبا بە جوڵانن بۆ دەستگیرکردنیە بۆ کوشتنە ئازیز باش دەمەوێت ئەوش لە زاری بۆ ڕێستانەوە گوێویست ببم چۆنی کاک هاوژینی براتت ڕزگار کرد لەوێ وردەکاریەکەی چۆن بوو چیرۆکەکەی چۆن بوو خۆ لەوێ وەکو خۆت باسەکەی دەبابە بەکارهات شەڕێکی گران هەبوو تەنانەت بە درۆن هێرش دەکرا سەرەوەی چۆن توانیتان کە کاک هاوژین ڕزگار بکەن وە پێم خۆشە ئەگەر بە کورتیش بێت باسی ئەو قوربانیانە یاخود ئەو شەهیدانم بۆ بکەیت چەند کەس لەو هێرشەدا شەهید بوو ئەگەر لە کۆتا پرسیارەوە بە وەڵامی پرسیارەکان دەست پێ بکەم من لەوێ نەبووم و ئامارێکی دروست و فەرمی پشتڕاستکراوە لەلایەن هەردوو لە بۆ کوژرا و برینار و بێسەر و شوێن نییە تا ئێستا من هیچ پەیوەندی یەکەم لەگەڵ کاربەدەستانی یەکێتی و هیچ جهاتێکی ئەمنی یەکێتی نییە بەڵام ئەوەی لەلایەن بەرگری کارەکانەوەی بیستم ئاماژە بۆوە کەن 38 کەسیان لەو هێزانەی بەرامبەر کوشتووە و بە پێی راپۆرتی خۆیان دۆکیومنت کراوە لەلایەن جهاتی ئەمنی یەکێتی زیاد لە 80 کەسەوەی کە دۆکیومنت کراوە بریندارە زیاد لە 80 کەس بەڵام ئەوەی بیستومە سەر و 200 کەس بریندارە پرسیاری یەکەمیشم ئەگەر بینەوە بۆ سەر پرسیاری یەکەم یادم بێنیتەوە بابەتی ڕزگارکردنی کاک هاوژین لە هەر هەڵمەتێکی یاسایی بۆ دەستگیرکردنی هەر تاوانبار و تۆمەتبارێک دوجار دێن ئەو کەلوپەلانەی کە ئەگەر چەکە ئەگەر پارەیە ئەگەر هەر ممتەلەکاتێکی تاوانبارەکەیە ئەخرێتە ڕوو لەو کاتیار تاوانبار نیە تۆمەتبارە ئەو جارێ مەحکەمە و دادگا ڕێگای یاسایی خۆی بینێ کەستان بینیتان بخرێتە ڕوو لە ماڵی کاک لاهور چەند پارچە چەک گیرە پارە چەند گیرە ممتەلەکاتی خێزان و ماڵ و مناڵی چەند گیرە چی دەست بەسەرا گیرە بینیتان عرض کرا مەسەرەن ئەبینن هێزەکانی ئاسایش و پۆلیس و هێزەکانی تری جێبەجێکردنی یاسا و قانون هەڵ بکوتنە سەر هەر شوێنێک ممتەلەکاتی عرضەکەن ئەمەنە پارەمان کرد ئەمەنە چەکمان کرد ئەمەنە فیشەکمان کرد ئەمەنە شتی ترمان کرد کە پێویست بکرێ باز بۆ نەکرا ئەو هۆکارە لە شاردنەوەی ئەو بابەتانە هاوکار بوو بۆی هاوژین بتوانێت بە ناویان ناتێپەڕ بێت لەبەری ئەوان لەو کاتیا سەرقاڵیشتی تر بوون ئازیز وەکو چی پێویست ناکە ئیتیهامی کەس بکەم حەز ناکەم بەڵام ئەوان خەریکی تاڵانکردن و مڵک و ماڵی کاک لاهور بوون لەو کاتەیە کە هاوژین توانی بە ناویان ناتێپەڕ بێ ئەوان بەخۆیان نەزانن تا بە عەقڵی خۆی لە شوێنێکە خۆی حەشاردا منیش توانیم لە ڕێی ئازیز و دۆستێکەوە ڕێونێنی بکەم چەند کۆڵانێک بە سەربانە خۆی بگوازێتەوە دواتە سواری سیارێکی بکەین و دوجار خۆم ساعت 12:25 لە پشتی قەیوانسیتی لە سلەیمانی سواری ئۆتۆمبیلەکەم کرد و بردمە شوێنێکی ئارام ئەو کاتەی کاک هاوژینی برات سەرقاڵی خۆ دەرباسکردن بوو یاخود بە هەر جۆرێک لە جۆرەکە ناوبنین کە چوون ئازادی بکەن لەوێ دەربازی بکەن ئەو هێزەی هاتوو بوون بۆ کوشتن نییە وەکو خۆت دەڵێ یان دەستگیرکردنی کاک لاهور خەریکی تاڵانکردن بوون لە نێو ماڵی کاک لاهورە با ئەوان خۆیان ناوی بنێن ئەوەی کە پێیان خۆشە ناوی لێ بنێن بەڵام من ئەڵێ مڵک و ماڵی کاک لاهور چی لێهات ئەلەو کاتی ئەوان خەریکی تەخشان و پەخشان بوون بەو شتانە هاوژین زیرەکانە توانی خۆی قورتارکە و چەند کۆڵانێک لە شوێنێکی پارێزرا و خۆی مەڵاز بە تا بەهانایە بچم
کاکێ من کوتا پرسیارم بە ئەوە بێت دەمەوێت ڕای بەڕێستان بزانم لەسەر ئەوەی کە لەسەر دوو کەیسی جیاواز یەکێکیان بابەتی حەمەڕەش کە بەم دوایە وەکو لە دەستپێکی پرۆگرامەکەش ئاماژەم پێ کرد بابەتی نازانم بەداخەوە کە ئەم قسە دەکەم هەر ناوێکی لێدەنی لە پیاوەتی خستن بێ یان خەساندن بێ ینی ئەم جۆرە مامەڵانە لە نێو زیندانەکانی یەشێتی بەرامبەر گیراوانی لالەزار کراوە و قسەی بەڕێستان چییە لەسەر ئەم بابەتە؟ من ئەگەر توانە و دەسەڵاتی ئەوان شارەزابم و بزانم لە نیەتیشان تێ بگەم هاکاوینیت راپۆرتێکی پزیشکی هات کە ئەمە بۆ شێوەی ئازار نەدراوە کە باسەکرێ و هیچ بە دووری مەزانە دامپێدانانێکیش بڵاو بکاتەوە بڵێ ئەوەی کە باسەکرێ بەو شێوێ نییە من نەموتووە وای بۆ ئەنووسرێتەوە؟ وایان لێ ڕابینم کە بتواننەوەی پێ بکەن جا لەوانەیە من هەڵەبم بەڵام من ئەوەندە ڕابینم لە توانا و لە چاوی سووریان کە تەسیر بکاتە سەر دەرونی ئەو کەسانی کە لەوێ ژیرێن هەموو کەس ناتوانێت خۆی ڕابگرێەوە چۆکادانەیە. کاکێ من ڕای گشتی و شەقامی کوردی بە گشتی لە ئاستی ئەو ڕووداوە گەورەیە و ئەو کارە ساتە بوون کە لە لالەزار ڕوویدا ئەو کاتە من لە زیندامم جەنابەت پێم خۆشە بۆم باسکەی ئێستاشی لەگەڵ بێت بە ئێستا شەومە بەستمە دوای ئەوەی کە ئەو هەموو ڕووداوانە چونکە ئەم بابەتی کە باسەکەم ئەوەی حەمەڕەش با بڵین ینی بە جۆرێک لە جۆرەکان خەڵکی تووشی سەدمەیەک کردووە ینی ڕووداوێکی ناخۆشە بۆ کۆمەلگای کوردی ئەنی بۆچی شەقامی کوردی بەم شێوەیە بە جۆرێک لە جۆرەکان بێدەنگە بە تایبەتیش بابەت دیاریکراوی بڵم لە سلێمانی. کاک ئەحمەد من بەڕاشکاوی بابەتێکە لەگەڵ باس بکەم. من حەز ناکەم وەکو لێکۆڵەرێک یا وەکو چاودێرێکی سیاسی یا وەکو سیاست مەدارێک یا وەکو بیرمەند و کەسێکی هۆشیار لێدوان بۆ جەنابەت بدەم چۆن منەمانە هیچیان خۆمیتیان نابینەوە. من کەسێکی بازرگانم عەرزت دەکەم کەسێکی بازرگان و بەڵێندەرم لە شوێن و ماڵ و مەکانی خۆم هەڵکەنراوم بەهۆی شکاندنی حورمەتم کەس بەم نینەوتوە بڕۆ دەریژ نەکراوم بەڵام حورمەت و کەسایەتیم ڕێم پێ نایە کە ئەو هێزانەی دیاریکراوم بۆ پاراسی سەر و سامانی خەڵک بەکاربهێنرێن لە دژی ئەو دروشمە. من فرێدراومەترە ناو گۆمێک هەتا ئێرم هاتووە مەجبورم پەل بەهاوم مەلەوانیش نیم لەبەرەوە نامەوێت لەسەر شەقام و لەسەر هەندێک بابەت شیکردنەوە بکەم کە بە ئەرکی خۆمی نازانم و بە پیشەی خۆمی نازانم ئەبێ لەم وەڵامە بمبووری. تووبووراوی من دەمویست ئەوە بزانم لە زۆر پرسی جیاوازدا هەبووە کە کاتێک کۆدەنگێک لەسەر پرسێک دروستە بێ ئیدی ڕنگ بێ لە کۆمەلگای نێودەوڵەتی هەڵوێست وەربگیری لەسەر ئەو پرس و بابەتە جدیانە لە کاتێکدا کە بەڕێستانیەکێک بوون لەوانەی ئەم هەموو هەڕەشە و ئەشکەنجێت بەرامبەر کراوە دەبواە پێتوان نەبوو کە دەبواە بە جۆرێکی تر مامەڵی لەگەڵ بکرێتون و بابەتەکە و دەنگت بگاتە هەموو کۆمەلگای نێودەوڵەتی و نەتەوەی گرتووەکان و ئەو دەستەی مافی مرۆڤ و تا ڕادێک دەنگەیشتۆتە دەرەوە و هەر بەوەی ئەو هۆکارەشەوە منیان ئازاد کردووە. دواتر زانیم کە هەندێک دۆست و پشتیوانی ئێمە لە دەرەوە بە تەنگ موشکیلە و کێشەکەمانەوە هاتوون و پیانوتون ئەو بابەتی ئەو پێی دەزیر کراوە بە یاسای ئێوە تاوانبار نییە لەبەرەوە داواکەین بە زووترین کات ئازادی بکەن. دواتر پرسوڕیان لەگەڵ سەر و خۆیان کرد و منیان ئازاد کردووە. بەڵام وەک تۆ ئەتوانم لە شێوەی سەرنج و تێبینیە کە ڕێ بە خۆم نایم گلەیژ بکەم لەبەرەوەی هەر کەس هۆکار و سەبەبی خۆی هەیە. تۆ بیرن نەچێ ئەوەی کە کراوە لە لالەزار کاردانەوە و لێکەوتی لەسەر کۆمەڵگە هەیە بۆیە من پێبری نارم. ئەو هەر کەسێکە مادام خۆی بە فەرمانڕەوا بینێ و خۆی بە فەرمانڕەوا ئازانێ و ڕەحم بەزەیی و حلم لە بڕیارەکانیە بەدی ناکرێ بەو پەڕی هێز و بەو پەڕێقین کەم و کورتیەکانی خۆی
پڕ ئەکاتەوە بە حساباتی خۆی کە ئەمە دواتر دڵنیام دێوەزمەیەک لە ناخیا دروستەکە یەکەم کەس خۆی بە چۆکایهێنێ. بەم شێوازەوە بەم گەورەیە خۆت ئەبینی دەبا بە پێش خۆتە خەیت و ئەڵێ یا بیگرن یا بیکوژن و هاوارەکەی بۆ سەر ئامۆزاکە تۆ تەسیر لە پێناسی ئامۆزایەتیەکەی. ئامۆزایەتی لەکە دارکرا ئەی چی پێوە ماوە لە دەڤەری ئەمە؟ لێکەوتەی ئەو بابەتە لە چیرۆکێکی خۆما بۆ بژارمەوە. بە کورتی سوپاس دەکەم. ئەو کاتی کە زانیم هاوژین شوێنەکەی لەکوێیە. هانام بۆ هاوڕێیەکم برد لەبەرەوەی ماڵی کەسێکی نزیکی ئەو شوێنە بوو کە هاوژین خۆی تیا حەشارداوە. تەنها دامام لێکرد دەرگای دەروی بۆ بکەنەوە بۆی هاوژین چەند مەترێک لەبەر چاو نەمێنێ لەبەرەوەی کە لەو کاتەیە وەکو من ئاگام لێ بوو وەڵامیان بۆ هێنام دوای ئەوەی کە خەڵکم نار بۆ چاوساغی نیشانشکێنێک بەسەر ئەو شوێنەی هاوژینان زاڵ بوو لە دیوێکی ماڵەکە. داوام لێکرد تەنها دەرگای ئەو ماڵی خزمە نزیکەی خۆی بۆ بکاتەوە وتی پێم ناکرێ ئەوم لەسەر نزای خێرت بۆ بکەم. بۆ کەسێکی وا کە زیاد لە 30 ساڵە هاوڕێن و ئامۆزاش بە ئامۆزای خۆش مێزانم بە شانازیەوە نەتوانێت دەرگایەکەم بۆ هاڵاکە نەک چەکەم بۆ هەڵ بگرێ نەک لە سەنگەر هاوکاریم بکە نەتوانێت تەنها درزی دەرگاکەی واڵا بکە و دەرگاکەی بەڕووما بکاتەوە تەنها ئەوەندە. ئەمە قسەیەکی هۆنراوی نییە بۆ دەکەم هەرەوە نەم لێداوە کە بەس دەرگاکەیان بکەنەوە. ئەی ئەمە ئیتر بەس نییە بۆ ئەو پرسیاری جەنابەت وەک وەڵامی عەرز بکەم کە ئامۆزایەتی شکستی هێناوە. من سوپاس دەکەم. سوپاس بۆ جەنابەت. قسەیەکم نەماوە بگوتن ئەگەر تێبینیەک یاخود قسەیەکت هەیە بتوێ ئاماژە پێ بکەیت من کاتی بەرنامەکە زیاتر درێژ ناکەمەوە کۆتایی پێهێنێم. سوپاسی ئامادەبوونی بەڕێستەکەم. تەنها ئەمەوە بڵێم کە بیکەم بە تایتڵ و ناو نیشانێک بۆ چاو پێکەوتنەیەک لە دواییەکانی کە و 1-2 ڕۆژە بۆ تەمژاری ئەوەی بەڕێز و هەندێک کەناڵی تەلەڤیزۆنی ئەمەی کە من باسی ئەەکەم بۆ ئەوەیە لایانی پەیوەندیدار و دەسەڵاتدار و کەسی دڵسۆز لەم حکوومەت و دام و دەستگایە بەهانای 2 جۆر کەسەوە بچن لەم جۆرە بابەتانە و هەموو بابەتێکی تری دەستگیرکردن جا سیاسیە مادەی هۆشبەرە هەر جۆرە شتێکی ترە. تۆ لێرە خێزان ئەبێ بە نەزەری ئەتیبار وەربگری لەگەڵ ئەو کەسەی کە دەستگیرەکرێ. ئەو کەسی کە دەستگیرەکرێ وا پێویستەکە کەسانی بە ئەزمون دەستنیژان بکرێ بۆ مامەڵەکردن لەگەڵ یانە بە شێوەی مرۆڤ و مرۆڤانە مامەڵیان لەگەڵ بکرێ نەک بێ ئەزبوونی خۆی لە بەکارهێنانی زەبر و تێهەڵان و تەهدید و سوکایەتی پێکردن پڕ بکاتەوە. و ئەو کەسانی لە ژوورەوەن ئەگەر تاوانبارن گوناهەیەک بەرەوک و ئێخەی خێزان و ماڵ و مناڵ و دەوروبەرەکەیان نەگرێتەوە. ئەخرەمە چ ڕەوای حەقە لەبەر ئەوەی کە ئەو لە ژوورەوەیە بیت دەستکاری موچەکەی بکەی بیبڕی یا بیخەیتەوە سەر موچەی ئیسمی خۆی. ئەم دووشتە ینی بەتکاوە داواکەم دەسەڵاتداران ئەم بابەتە بە هەن وەربگرن بەرەوپیری ئەو کەسانە بچن کە لە زیندانن. مەرج نییە دیژنەکان و دەستەی مافی مرۆڤ و پاراستنی مافی مرۆڤ بتوانن تەواوی ڕاستیەکان لە زیندانەوە بگوێزنەوە بۆ لایانی شەرعی و لایانی جێبەجێکار و لایانی دەسەڵاتدار و فەرمانڕەوە. ڕاستی ئەشێوێنرێ ڕاستی ئەشارێتەوە. پێتەڵێم بەسەر خۆم هات ئەو کاتەی کەوتیان هیچ کەس ئازاد نەدراوە من بە قەسەب ئاڵمە خواردەوە. سپاس دەکەم تیوای سلامەتیت بۆ ئەخوازم. زۆر سپاس بۆ کاک هێمن هادی سوور کە لەگەڵم بووی. زۆر سپاس دەکەم. بینەرانی پایتەخت میدیا ئەمەی گوێبیستی بوون چیرۆکی 49 ڕۆژمانەوەی یەکێک لەو گیراوانە بوو کە لە زیندانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سلێمانی بووە. ئەو هەموو ئەشکەنجە و زوڵم و ستەمەی کە دەرحەق بەو کراوە یعنی وای کردووە کە
ئازاری جەستەی و ئازاری دەرونی بدرێت و ڕۆژ تا ئێوارەش ڕنگ بێت لە شاشەکانی بەشێک لە میدیاکانەوە ئیدعای ئازادی و ئازادی ڕادەربڕین بکرێت بەڵام کەسێک تا لێواری مەرگ دەبدرێت لەسەر ئەوەی کە هیچ تاوانێکیشی نەکردو و هیچ سوچێکیشی نەبووە. هەر شاد بن.